دیارە من ئەمڕۆ لە نێو بەرزایەکانی سلێمانیم لە زنجیرە چالاکیەکانی ڕۆژی جیهانی نەخۆشی شەکرە کە چەندین زنجیرە چالاکی جۆراوجۆر بەڕێوە دەچێت. بێگومان ئەم زنجیرە چالاکیانە لەلایەن زانکۆی سلێمانی و کۆلێژی پەرستاری و پەیمانگەی تەکنیکی کوردستان و زنجیرە نەخۆشخانەکانی های کوالیتی با سپۆنسەری کۆمپانیای قەیوان دیارە ئەم زنجیرە چالاکیانە بەڕێوە دەچێت. بێگومان لێرە و لەوێت چەندین چالاکی جۆراوجۆر وەک ئەبینن لە پشتی منەوە لە نێو هۆڵی کۆمەڵگەی پەروەردەی کورجنیەس دوو سیمپۆزیۆمی جیاواز دەربارەی نەخۆشیەکانی شەکرە و ڕێگە چارەکان و ماکەکانی ئەم نەخۆشیە لێرە لەلایەن چەندین کەسانی پسپۆرەوە پێشکەش ئەکرێت بە ئاماجەبووان. جا من بۆ وەرگرتنی زانیاری زیاتر ئێستا چمە لای زۆر بەڕێز مامۆستا عەلی دلاوەر کە بەڕێزیان سەرۆک بەشی پەرستاری لە پەیمانگەی تەکنیکی کوردستان کۆمەڵێک زانیاری ورد بە ئێمە و بە بینەرانە بەخشێت. مامۆستا گیان بیتە لای من سڵاو لێبێت و بەیانیت باش بێت با سەرەتا لەوە دەست پێ بکەم زنجیرە چالاکیەکانی ڕۆژی جیهانی نەخۆشی شەکرە زیاتر خۆی لە چیا ئەبینێتەوە و خۆت زانیاری وردمان لەسەر ئەم ڕۆژە پێ ببەخشێت. بەشێکی بەخێرهاتنتانەکەم زۆر بەخێرهاتن سەر و سەرچاو. طبعاً ڕۆژی جیهانی شەکرە لە جیهانە یادەکرێتەوە بە چەندین چالاکی جۆراوجۆر. هەدەفی ڕئیسیش لەم هەفتە چالاکیانە لەم زانیاریانە لەم هینانە هەموو یەک هەدەفی هەیە ئەویش بڵاوکردنەوەی هۆشیاریە بۆ هاوڵاتیان. ئەمەش لە پێناوی یەک شتایە کە هاوڵاتی خۆی بپارێزێ لە نەخۆشیەکە مەخاڵی یەکەم دووەمینی نەگاتە مەرحەلی چارەسەرکردنکەم ئەبێ بەبار بەسەر حکوومەتەوە مەبێ بەبار بەسەر خۆشیوانێ. سێمینیش بووی نەگاتە حاڵەتی ئەوەی کە هەنێ ئۆرگانی جسمی لەدەسە وەکو چاوی وەکو کوچیلی وەکو قاچی وەکو هەنێ شوێنێکی تر. لەبەرەوە ئامانجی سەرەکی ئەم هۆشیارکردنەوەی کە لە جیهانە هەیە ڕۆژانە بریتیە لەوەی کە تاک پارێزراو بێ لە ناو کۆمەڵدا هەم بۆ خۆی هەم بۆ کاربەدەستانی حکوومەتیش. سەبارەت بە پرسیارەکەی تریشە چالاکیەکانی ئێمە چێت تەوان چالاکیەکانی ئێمە حەزمان کە لە هەرێمی کوردستانە هەفتەیە چالاکی ڕابکەێنین. ئەم هەفتە چالاکیە کە خۆی لە چەند چالاکیشی جۆراوجۆرە بینێتوانێت یەکەمینیان بڵوو لایتنین بوو کە ئێمە لۆگۆی ڕۆژی جیهانی شەکرەماندانە لەسەر تاوەری قەیوان بۆی هاوڵاتیان زیاتر سەرنجیان ڕابکێش و بچن بخوێنەوە لەسەری. ئەوەی دووەممان کارێکی ئەکادیمیە کە دوو پانێڵ و چەند سیمپۆزیۆمێک و پۆستەرێک لە خۆی ئەگرێت کە ئەمڕۆیکەین و کاری سێمیشان چالاکیشی وەرزشیە بۆی هانی هاوڵاتیان بین کە وەرزش بکەین و خۆیان بەدوور بگرن لەم نەخۆشیە. بە بۆچوونی تۆ لە کوردستاندا ئایا نەخۆشی شەکرە تا چەندە لە ئەسێکی مەترسیدارایەوە بە شێوازێکی زنجیرە چالاکی ئەم ڕۆژە بەرز ئەنرخێنرێت بۆچوونی تۆ چ لە هەرێمی کوردستانە نەک لە هەرێمی کوردستانە هەر لە جیهانە ئەم ڕۆژە لە هەڵقشانایە کە چاوەڕێ ئەکرێت لە چەند ساڵی داهاتووە زیاد لە 9 ملیار زیاد لە 9 ملیار خەڵک لە عالەما توش بوو بێت. تەواو هەرێمی کوردستانیش بێبەری نابێتەوەیە. من حەز ناکەم باسی داتاکەم کەم لە پانەڵەکانە باسەکرێ ئینشاءڵڵا خۆتان لەوێ بن و گوێی لێگرن. مامۆستا عەلی ئێوە بەڕێسانۆک و سەرۆکبەشی پەرستاری بەڵێ پەیمانگەی تەکنیکی کوردستان ئێوە ساڵانە ئەم ڕۆژە بەرز ئەنرخێن چالاکیەکانی ئێوە چۆنە؟ ئێمە تەمەنمان زۆر کورتە هەمووی 2 ساڵ 2010 دامەزراوین بەس لە 2010 تاکو ئێستا سێ سیمپۆزیۆمان کردووە چەندین چالاکیمان کردووە لە ناو ماڵەکانە بەڵام بەداخەوە پاربەوەی کۆرۆناوە نەماتوانین بکەین بۆ ئەمانە ئەم ساڵ و ساڵانی داهاتوو تعویزی بۆ بکەینەوەنێ. ئەو کەسانی کە بۆن منە پێما بێت ئەگەر هەڵە نەبم دوا بەدوای ئەمە چەندین چالاکی بۆ منداڵانی توشبی نەخۆشی شەکرە کە ئەوانەی کە لە ڕووی نەخۆشیەکەەوە لە ئەسێکی مەترسیدارا بن چەندین با بڵێن چالاکی یاخود چەندین فحوساتی تایبەتیان بۆ کرێت ئەمە چۆن چۆنیەگەر لەسەر ئەوەش زانیاریمان بێت. طبعا ئێمە چالاشی زۆرمان هەیە کۆمەڵە ڕکۆمەندێشنی تریشێ من حەز ناکەم داتاکان ئێستا باسکەم بۆیە حەزەکەم لە پانێڵەکانەوە ببیستن. من حەزەکەم ئەم جۆرە چالاکیانە وەکو خۆمان چالاکیمانەیە بۆ نەخۆشخانی شێرپەنجە و ئەمانە ئینشاءڵڵا لە ڕۆژانی داهاتوە بڵاوی ئەەکەینەوەنێ بەڵام سەبارەت بە چالاکیەکانی تر من حەزەکەم لە پانێڵستەکانەوە ببیستی. دو پەیامی خۆت؟ دو پەیام خۆم تاکە پەیام ئەوەیە کە هاوڵاتیان هۆشیار بن زیاتر بخوێنەوە خۆیان پارێزن لە نەخۆشیەکە. مەمنون. بەڵێ زۆر سپاس بۆ مامۆستا عەلی دلاوەر کە بەڕێزیان وەکو سەرۆکبەشی پەرستاری لە پەیمانگەی تەکنیکی کوردستان بە شێوازێکی ڕاستەوخۆ لەگەڵمان نابوو. دیارە وەک ئەبینن ئێستا سیمپۆزیۆمەکە دەستی پێ کردووە ئامادەبووان چوونەتە ژوورەوە و بە شێوازێکی زۆر باش ئەو زانیاریانە ئەخەناڕۆ دەربارەی نەخۆشی شەکرە و هەوڵ و چارەسەرەکان و هەماکەکانی ئەم نەخۆشیە کە بێگومان کاریگەریەکی زۆری ئەبێت لە هەرێمی کوردستانە چونکە لێرە و لەوێ نەخۆشی شەکرە با بڵێن کاریگەری زۆری کردوتە سەر تەمەنە جیاوازەکان بۆی ئەگەر هەوڵی جدی نەدرێت مەترسیەکان زۆر ئەبن یاخودوە ئەکات هاوڵاتیان زیاتر هۆشیاری تەندروستیان لابێت دەربارەی ئەم نەخۆشی و بتوانن
ڕێگە چارەکانی خود ئەو چارەسەر دوورسانی کە لەلایەن پزیشکە بەڕێزەکانەوە لە نێو نەخۆشخانەکانە بڵاو ئەبێتەوە ئێمە بتوانین ڕێنمایی دروستیان لێ وەرگین بێگومان من حەزم کرد پرۆفیسۆر یاریدەدەر دکتۆر ژیان سەلاحی وەرگرم بەڵام لەبەر ئەوەی کە ئێستا کاتی دەستپێکردنی سیمپۆزیۆمەکەیە نەیانتوانی لێرە ئامادە بن دکتۆر سامان ئەگەر لەگەڵم بێت پێم وا بێت دکتۆر سامانیش ئەچێتە لێو هۆڵی سیمپۆزیۆمەکە و نەیانتوانی ئێستا لەگەڵمانە بەشدار بن وەکو ئەوەی کە میوانەکەشم ئاماژەی پێکرد نەخۆشیەکە لە ئێستایە ئەگەر هەوڵی جدی نەدرێت یاخود ڕێگا چارەسەرەکان یاخود ئەگەر خواردنی تەندروست ئێمە لە ژەمەکانی ڕۆژانەیە بە پێویست نەخۆین ئەمە واکات زیاتر کاردانەوەی خراپ لەسەر ئەم نەخۆشیە هەم لەسەر تەواوی کۆمەڵگا بەجێ بێڵێت بێگومان زنجیرە چالاکیەکان جۆرا و جۆرن وەک ئەبینن کە لێرەش کۆمەڵێک پرۆشۆر یاخود ئەوانی کە ئێستا لەبەردەستی منایە هەم لەسەر نەخۆشی شەکرە و هەم نیشانەکانی نەخۆشی شەکرە و ئەو دەرمانە پێویستانی کە پێویستە لەسەر نەخۆشیەکە هاوڵاتیان زانیاریان هەبێت لێرە بەردەسە بۆی هەر کەسێک ئەوێت بەشدار بێت لەم زنجیرە چالاکیانە ئەتوانێت بێتە ئێرە تا کاتژمێریەک زنجیرە چالاکیەکانی نەخۆشی شەکرە بۆ تەواوی هاوڵاتیان و ئەو کەسانی کە ئەمێ زانیاری دروست وەرگرن